ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵات مەتۆلاتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ ڕۆژی دووشەممە. سەرتاش سەردێڕی چەند هەواڵێک. درێژەی مانگرتنی کامیۆنداران لە شارەکانی کوردستان و ئێران. کۆبوونەوەی بەردەوامی خاوەن نانەواخانەکان لە کوردستان و ئێران. خۆپیشاندانی خاننشینکراوانی تەئمین ئیجتیماعی لە کرماشان و چەند شاری ئێران. کۆبوونەوەی بنەماڵە دادخوازەکانی سنا لەسەر مەزاری گیانبەخت کردووان. هێرشی ئیسلامیەتونڕەوەکان بۆ سەر هاوڵاتیەک لە بانە. کوژانی کۆڵبەرێک بە تەقەی هێزەکانی ڕژم لە سنووری نەوسود. و کۆبوونەوەی خانشینکراوانی فولاد و مەعدەن لە تاران، ئیسفەهان و شەهرود. درێژەی مانگرتنی کامیۆنداران لە شارەکانی کوردستان و ئێران. ڕۆژی یەکشەممە 4 جۆزەردان کامیۆنداران لە شارەکانی کوردستان و ئێران بۆ چوارەمین ڕۆژی بەردەوام دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان مانیان گرت. بە پێوە دیمەنانەی بەدەستمان گەیشتووە کامیۆنداران لە شارەکانی کرماشان، سنە، مەریوان، دیواندەرە، شاباد، مەریوان، دەڕەشار، ئەودانان، ئیلام، بۆکان، مەهاباد، نەغەدە و زیاتر لە 17 شاری دیکە لە ئێران پەیوەست بە مانگرتنی گشتی کامیۆنداران و شۆفێرانی بار هەڵگر بوون. بە پێیزانیاریەکانیش کامیۆنداران دژ بە گرانی سوتەمەنی، بیمە و نرخی پارچەیە دەگی ئۆتۆمبیل خۆپیشاندانیان کردووە و لە شاری سنا هێزەکانی ڕژێم بە گازی فرمێسقڕێژ هێرشیان کردوتە سەر شۆفێرانی مانگرت و لە شاری دێولان 2 شۆفێری بار هەڵگر بە ناوەکانی زانکۆ ڕۆستەمی و حامد لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کراون. کۆبوونەوەی بەردەوامی خاوەن نانەواخانەکان لە کوردستان و ئێران. ڕۆژی یەکشەممە 4 جۆزەردان خاوەن نانەواخانەکانی کوردستان و ئێران بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام دژ بە دۆخی خراپی پیشەی و مەعیشەتی کۆبوونەتەوە. خاوەن نانەواخانەکانی سەقز، سنە، مەریوان، کرماشان، ئیلام، کرمان، عراق، بروجێت، کرمان، ئیسفەهان، مەشهەد و چەند شاری دیکەی ئێران بە کۆبوونەوە لە بەردەم ناوەندە دەوڵەتیەکان خوازیاری زیادکردنی نرخینان، پێدانی یاردی دەوڵەتی، کەمکردنەوەی نرخی گاز، ئاو، بەرق و بیمە بوون. خۆپیشاندانی خانشینکراوانی تەئمین ئیجتیماعی لە کرماشان و چەند شاری ئێران. ڕۆژی یەکشەممە 4 جۆزەردان خانشینکراوانی تەئمین ئیجتیماعی لە شارەکانی کرماشان، تاران، ڕەشت، ئەهواز و شوش بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپی مەعیشەتی خۆپیشاندانیان کرد. خانشینکراوانی ناڕازی بە کۆبوونەوە لە بەردەم ڕێکخراوی تەئمین ئیجتیماعی وێڕای دەربڕینی پاڵپشتی لە کامیۆندارانی مانگرت و بەوتنەوەی دروشم خوازیاری زیادکردنی حەقدەست، دابینکردنی بیمەی دەرمانی و هاوسانسازی حەقدەست بوون. کۆبوونەوەی بنەماڵە دادخوازەکانی سنە لەسەر مەزاری گیانبەخت کردووان. ڕۆژی شەممە 4 جۆزەردان بنەماڵە دادخوازەکانی شۆڕشی ژینا بە کۆبوونەوە لەسەر مەزاری گیانبەخت کردووان ڕێزیان لە بیرەوەریەکانیان گرت. بەپێی هەواڵی گەیشتوو بنەماڵە دادخوازەکانی شاری سنە هاوکات لەگەڵ مانگرتنی کامیۆنداران و نانەواخانەکانی ئێران سەردانی مەزاری گیانبەخت کردوانی شۆڕشی ژینایان کردووە لە گۆڕستانی بەهەژ محەممەدی و وێڕای گوڵبارانکردنی گوڵکۆی ڕۆڵەکانیان پەیمانیان لەگەڵ ئاوەتەکانیان نوێ کردوێتەوە. هێرشی ئیسلامیەتونڕەوەکان بۆ سەر هاوڵاتیەک لە شاریبانە. ئێوارەی ڕۆژی شەمە 3 جۆزەردان هاوڵاتیەک بە ناوی ڕامین ئەحمەد پەنا لە سێڕیانی بۆیان لەلایەن چەند تونداژوویەکی مەزهەبیەوە هێرشکرایە سەری و بە سەختی بریندار کرا. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ڕامین ئەحمەد پەنا لە کاتی کڕینی میوە لە سێڕیانی بۆیان کەوتۆتە بەرهێرشی درڕندانە ئیسلامیەتونڕەوەکان و بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراوە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر ناسناوی هێرشبەرەکان و چارەنووسی ڕامینیش لەبەردەستدا نییە. کوژرانی کۆڵبەرێک بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری نەوسود. بەیانی یەکشەمە 4 جۆزەردان کۆڵبەرێکی خەڵکی گوندی بانەوەڕی سەر بە شاری پاوە بە ناوی محەممەد ڕەحیمی بە تەقەی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی لە سنووری نەوسود گیانی لەدەستدا. بەپێی راپۆرتی کۆڵبەر نیوز کۆمەڵێک کۆڵبەر لە سنووری نەوسود لەلایەن هێزەکانی هەنگی مەرزی شارستانی پاوە دراونەتە بەر دەستڕێژی گولە و لە ئەنجامی و هێرشەدا کۆڵبەرێک بە ناوی محەممەد ڕەحیمی بە تەقەی ڕاستەوخۆ گیانی بەخت کردووە. سەپاندنی سزای زیندان بەسەر محەممەد ڕەسوڵپور لە شنۆ. محەممەد ڕەسوڵپور بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی شنۆ لە پەروەندەیەکی تازەدا بە 1 ساڵ زیندانی تازیری مەحکۆم کرا. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ
ئیدارەی ئیسلاحاتی شنۆ پەروەندەیەکی نوێی بۆ محەممەد ڕەسوڵپور ساز کردووە و ئەو بەندکراوە سیاسیە بە تۆمەتی تەبلیغ دژی نظام بە 4 مانگ زیندان و بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبە نایارەکانی ڕژێم بە 8 مانگ زیندانی تازیری محکوم کراوە. کۆبوونەوەی خانشینکراوانی فولاد و معدەن لە تەران، ئیسفەهان و شەهرور. ڕۆژی یەکشەمە 4 جۆزەردان خانشینکراوانی سەنعەت فولاد و معدەن لە شارەکانی ئیسفەهان، شەهرود و تاران دەست بە دۆخی سەختی مەعیشەتی کۆبوونەوە. خانشینکراوانی ناڕازی لە کۆبوونەوەکانیاندا خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی تەکمیلی، پێدانی مەزای خانشینی، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵی هاوسانسازی و هەڵوەشانەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانشینی بوون. ناڕزایەتی کرێکارانی ئەبنیەی فەرنی ڕێگەی یاسن لە خۆراسانی ڕەزەوی. کرێکارانی شاغڵ لە بەشی ئەبنیەی فەرنی ڕێگەی یاسنی خۆراسانی ڕەزەوی ڕۆژی یەکشەمە 4 جۆزەردان دژ بە نەدانی حەقی بیمە ناڕزایەتیان دەربڕی. بە وتەی ناڕازیان خاوەنکار ماوەی 42 مانگە حەقی بیمەکانیانی بەڕێکخراوی تەمەنی ئیجتیماعی پەرداخت نەکردووە و پرۆسەی خانشینی بەشێک لە کرێکاران تووشی کێشە بووە. ناڕازیان ڕایانگەیاند چەند جار لە ئازنەدانی حەقی بیمە ناڕزایەتیان دەربڕیوە، بەڵام هیچ بەرپرسێکی ڕژێم بایەخی بە داواکاریەکانیان نەداوە. کۆبوونەوەی خانشینکراوانی شرکت واحد لە تاران. کرێکارانی خانشینکراوی شرکت واحدی تاران ڕۆژی یەکشەمە 4 جۆزەردان دژ بە نەدانی داخوازی لە بەردەم دەفتەری شرکتدا کۆبوونەوە. خانشینکراوانی ناڕازی بەوتنەوەی دروشم خوازیاری پەرداختی سەنەوات، زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و پێدانی مەزای خانشینی بوون. خانشینکراوان لە دروشمەکانیاندا وێڕای پشتیوانی لە کامیۆندارانی مانگرت و خوازیاری ئازادی هەموو چالەکانی کرێکاری و سینفی بوون. برینداربوونی 8 کرێکار لە ئارادانی سمنان. ڕۆژی یەکشەمە 4 گوڵان بەهۆی وەرگەڕانی سرویسی گواستنەوەی کرێکارانی شاغڵ لە کارگەیەکی وەبەرهێنان لە ناوچەی ئارادانانی سمنان 8 کرێکار بریندار بوون. بە وتەی سەرۆکی ئۆرژانسی سمنان، سرویسی گواستنەوەی کرێکارانی یەکێک لە کارگە سەنعەتیەکانی و پارێزگایە لە 64 کیلومتری جادەی سۆرخە بۆ ئاردان بۆ ببورن ئارادان تووشی ڕوودا بۆ و بۆ هۆیەوە 8 کرێکار بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراون. شایانی باسیشە کە یەکێک لە بریندارەکان شارومەندێکی خەڵکی ئەفغانستان بووە. کۆبوونەوەی ئێرانیانی ئازادی خواز لە ئەڵمان، کەنەدا و سوید. ڕۆژی شەمە 3 جۆزەردان کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادی خواز لە وڵاتەکانی ئەڵمان، کەنەدا و سوید دژ بە سەرکوتگەریەکانی کۆماری ئیسلامی خۆپیشاندانیان کرد. بە پێوێنانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە ئێرانیانی ئازادی خواز لە شارەکانی وانکوڤێر و هێلسینگبۆرگ، گوتنبێرگ و ستۆکهۆڵم، یۆتۆبۆری، فرانکفۆرت، هامبۆرگ و کۆڵن بە بەدەستەوەگرتنی وێنەی بەندکراوانی محکوم بە ئێدام، خوازیاری هەڵوەشانەوەی سزای ئێدام و ئازادی بەندکراوانی سیاسی بوون. و دوایین هەواڵیشمان سەبارەتە بە خۆپیشاندانی خەڵکی ئیسرائیل دژ بە ناتانیاهۆ. ڕۆژی یەکشەمە 4 جۆزەردان هەزاران شارومەندی ئیسرائیلی دژ بە سیاسەتەکانی دەوڵەتی ناتانیاهۆ لە شاری تەلەویڤ خۆپیشاندانیان کرد. شارومەندانی ئیسرائیلی بە وتنەوەی دروشم خوازیاری ڕاگررتنی دەست بەچەی شار، ئازادی دیلەکانی دەستی حەماس و محاکەمەکردنی ناتانیاهۆ بوون. هاوکات ئەرتەشی ئیسرائیل چەند ناوچەی لە کەرتی غەزە بۆردومان کردووە و لە ئەنجامی و هێرشانەشدا 38 فەڵەستینی دیکە گیانیان لە دەستداوە و 204 کەسیش بریندار بوون. بەڵێ بینەرانی خۆشەویست، لێرەدا هاتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم جارەش کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتە.